وڵی مار من زۆر بە گوناحی ئەزانم چونکە هەر مار ببینرێ یەکسەر بیر لە خاکە نازەکەنەوە ئەوەی کە من ئێستا هەدەفمە بەدەر لە ئیشەکەی خۆم بەس حەزەکەم خەڵک بزانێت کە ئەم مارە ژەهراویە ئەم مارە بێژەهرە بەس بۆی بێژەهرەکان نەکوژرێ ئێستا ئەمە هیچ تاوانێکی نییە ئەمە ئێستا خۆشحاڵم خەڵک خەریکە فێرە بێ کە ماری ڕۆژ نەکوژێ بەڵام تام ساڵانێک پێشوش هەر خەڵک هەر کوشتێتی هەر کوشتی عین باس بیری لە کوشتن کردوێتەوە ئەڵێن وەڵا فەرمودەیەکی لەسەرە فەرمودە لەوەی کە سونەتە مار بکوژرێ بەڵام بە ئینسان بیر کاتەوە لە مانای فەرمودەکە تێبگا یەکەم هەزار چەند فەرمودەی کە هەیە گەر کابرا مەبەستی خێر و حەسەنە بێ توانێ بیکە ئەمە یەک دوو ئەم مارە لە کاتێکدا بۆت هەیە بیکوژی بۆ نەهاتە ناحۆشەی ماڵت کە خەریب بۆ مناڵێکتەوە با کە دەسەڵاتی هیچ نەبوو ئیلا کوشتنی نەبێ و کاتە مافیەوەت هەیە بیکوژی یعنی کوشتنەکەی تاوانی نیە لەو کاتەیە بیکوژی باز نەک تۆ بچی کون بە کون بگۆڕی با بڕین بن ئەو بەردە بگەڕین بەشکە ماری لێ بێ وەڵا سونەتە بیکوژین خۆی هەڵە تێگەیشتنەکە لەوەیە من داواکارم لە مامۆستا ئاینیەکان کە ئەم فەرمودەیە جوان شیکەنەوە خەڵک تێگەین ئێستا ئەم مارە ژەهری نییە لە فەرمودەکە شاڵە کە ئەو مارانەی زیانیان هەیە ئەم مارە زیانی نییە یعنی پێویستە مامۆستا ئاینیەکان ئەم فەرمودەیە شیکەنەوە بۆی خەڵک تێبگە